ڕێکەوتی 6/11/2022 وادەی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆتایی هاتوو، هەڵبژاردن جارێکی تر دواکەوت. بەمەش ئەم دامەزراوەیە لە ماوەی زیاتر لە 30 ساڵی تەمەنیدا و بە 5 خول نەیتوانیوە لە کاتی یاسایی خۆی هەڵبژاردن ئەنجام بدات. دواکەوتنی هەڵبژاردنەکان دوای خولی یەکەم بەم شێوەیە بووە. خولی دووەم لە ساڵی 2005 ئەنجام درا، واتە نزیکەی 10 ساڵ دواخرا بەهۆی شەڕی ناوخۆوە. خولی سێیەم ساڵی 2009 نزیکەی 2 مانگ دواخرا. خولی چوارەم ساڵی 2013 2 هەفتە دواخرا. هەرچی خولی پێنجەمە کە ساڵی 2018 ئەنجام دراوە زیاتر لە ساڵێک دواخرا. دەربارەی ئەنجومەنی پارێزگاکانیش بە هەمان شێوە دیسانەوە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. دەربارەی شارەوانیەکانیش هەروە هەڵبژاردنەکان دواکەوتون لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. ئەمە سەبارەت بە حزبە سیاسیەکانیش هەروایە. ئێستا هیچ کام لە حزبە سیاسیەکان لە تەمەنی خۆیاندا بەراوردیان کەی لەگەڵ ئەو پرەنسیپانەی کە لە پەیڕەوی ناوخۆ پرۆگرامیاندا هاتووە لە کاتی خۆیاندا کۆنگرەکانیان ئەنجام نەداوە. سەبارەت بە کۆمەڵە و ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە، سەبارەت بە سندیکاکانیش بە هەمان شێوە. سەبارەت بەم بابەتە پرسیارم لە بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی کرد، بە ڕوونی ئەوان ناڕەزایەتیان پێوە دیار بوو. ئێمە وتومانە 4 ساڵ و یەک ڕۆژ فەرموو بڕۆ دەرەوە پۆلیسەکەی بەردەمی پەرلەمان من داوا لە تۆکەم تۆ موظفێکی لە سەیری هەویەکەی کە بەسەر چووە هەویەکەی لێوە بڵێت تۆ بڕۆ دەرەوە بۆت نییە چیتە ژوورەوە بۆت نییە هەویەکەی تەوا بووە سەرواکەن هەڵبژاردن بکرێ یان نەکرێ ئەمە هیچ پێوەستێکی بە میلەتەوە نیە. چکە هەڵبژاردن بکرێ و نەکرێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. هێزێکی کارای ئەو تۆ کە تعبیر لە مەینەتەکانی خەڵک کا لە ساحەکەیان نییە. هەر ئەمانە نەبینی خۆیانە چێکەکەدا بەشەکەن کەم دەنگماوێتێ بۆ فترێکی زەمەنی دەنگماویتە بۆ 4 ساڵ وایە برا کە ئەمان درێژیان کردەوە تۆ بە چێوە شیری من بوو بۆ درێژکەیتەوە بەڕاستی بەناوی خوای بەخشندەی میهرەبان یەکەمین ئەزمموی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی عێراق لە 95 ساڵی 1992 بەڕێوە چوو. هەڵبژاردنەکە ئەنجامی لیژنەیەکی 15 کەسی بوو کە لەلایەن سەرکردایەتی بەرەی کوردستانی ڕاست پێدرابوون بۆ هەنگاونان بە ئاڕاستەی دروستکردنی دامەزراوەی پەرلەمان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.